إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. جاء ام تاريخ بيجوا حق مسلمانان آقایان ليبه وحق مسلمانان گرنگیشی پێ بدەن، چونکە ئەمە تاریخ و مێژووی دینداریەتیانە خۆشەویستەکانم. حەقی ئینسانە کەوا گرنگی بداتە مێژوو تاریخەکانی لەلایەن قەومیەتەوە، وەکو ئێمە کوردین حەقی خۆمانە کە ملەتی کورد گرنگی بابە مێژووی خۆی، بەڵام براینە دیندارێتی لەسەرەوەی هەموو شتەکانە، دیندارێتی لەسەرەوەی هەموو شتەکانە. و یەکێک لەو دەرسانەش کە ئێمە وەری ئەگرین لە هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم دەرسە گرنگەیە ئازیزەکانم، یعنی کە زۆر زۆر گرنگە ئەویش ئەوەیە بزانین کە دین و عەقیدە و بیر و باوەڕ لەسەرەوەی هەموو شتەکانە. ئەمە مەسئلەیە کە زۆر گرنگە کێ لێیتی ئەگا کێش لێی تێناگا دوای زمانەیەک ئەزانێ وایە، چونکە ئینسان لە پێناوی بیر و باوەڕ و عەقیدەکەیە ئامادەیە خاک و نیشتمان و وڵاتی خۆشی بەجێبێڵێ. ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەکەی چەند خۆشویست، وڵات و نیشتمانەکەی خۆی چەند خۆشویست، بەڵام بەجێی هێڵا لە پێناوی عەقیدە و بیر و باوەڕەکەیە. و کاتێ چوە سەر بەرزایەکانی مەککە بەری کردە دواوە فەرمووی ئەی مەککە تۆ خۆشەویستترین وڵاتی خوای لە دڵما، بەڵام نەیان هێڵا لە ناوتا بمێنمەوە دیندارێتی بکەم. عقيدة وبير وباور لسه هموش تكانوا يا اخوي تعالى لقرآن بيروزة أفرمي لسورة التوبة أفرمي قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم يترحتاوكوا أرواء أفرمي أو أموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله. يعني آية براود يبكى باوكت كرت جنت خێزانت سەروەت و سامانت تجارەتت ماڵت بازرگانیت تەنانەت ئەو نیشتیوانەی کە تایە ئەژەی ئەمانە خۆشەویستە لە لاتیا خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کامیان. ئەمە بەراوردە لە بەینی ئیمان و کوفرە، ئەمە بەراوردە خۆشەویستەکانم. ئەمە مەسئلەیە کە بۆ ئیمڕۆی ئێمە زۆر زۆر گرنگە، زۆر زۆر گرنگە. والله ئەمەیە کە زۆربەی مسلمانان تێکەوتون تایە، ئەمەیە کە زۆربەی مسلمانان تێکەوتون تایە، ئەمەیە کە مسلمانی وا هەیە کەوا ئامادە نییە لە پێناوی عەقیدەکەیە بچووکترین قوربانی بدا، بەس لە پێناوی خۆی وەتەنی گیرفان و قوتی ڕۆژانەی و لە پێناوی ئەو شتانە ئامادەیە بیشی کوژن. ئەمەیە فەرقەکە. کابرا ئامادە نییە، کابرا خۆشەویستی دین لە لای بۆتە شتێکی ئاسایی. یعنی ئەم برادرێک لەم چەند ڕۆژە لەگەڵ منە وتوێژێ کرد لەبارەی خوتبەی جمعە هیچ دەوری نەماوە، خوتبەی جمعە هیچ کاریگەریەکی نەماوە، عالەم خەریکی گیرفان و قوتێتی. لای ئەو وایە ئەگینا لای ئیماندار، لای ئەو کە عەقیدەکەی گۆڕاوە، کە عەقیدەکەی تێکچووە، کە بیر و باوەڕەکەی تێکچووە. ئێمەی ئیماندار لە لامان خوا و پێغەمبەری خوا و عیبادەتەکان و تاعەتەکان لەسەرەوەی هەموو شتەکانە لە پێناویان ڕوحی خۆشمان ئەبەخشین، نەک تەنها پارە و ماڵ و سەروەت و سامان، لە پێناویان ڕوحی خۆشمان ئەبەخشین. جا ئینسان کە عەقیدەکەی لی تێکچوو ئەوەیە مەسئلەکان. بۆی ئەم مەسئلە زۆر بەگرنگ و بە هەندوو وەربگرن. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء